دەیان دایک و باوکن و گیرۆدەی نەخۆشی منداڵەکانیان بوون کە توشبووی نەخۆشی شەلل دەماخن. ئەوان وە خۆیان دەڵێن بۆ ساتێک ناتوانن منداڵەکانیان بێ چاودێری بهێڵنەوە و لە کۆمەڵگە و چواردەوریشیان بۆ هۆکارە دابڕاون. بەخۆیمە هەر لە ماڵۆیە نایبم بۆ هیچ شوێنێ. بەخوا نەزانم جەژن هەیە، نەزانم سەیران هەیە، نەزانم شوێنان هەیە، هیچ شتێ. یعنی بەداخەوە یعنی پڕ بەدڵ ناتوانم ئەوەی لە دڵمە دەریخم بەڕاستی. هەمووی ئەوانەی ئەبینی کە هەمووی دایک و باوکی ئەم مناڵانەیە، بەڵێ ژیانی لە هەموو دایک و باوک تێکداوە، تەسیری لە مناڵەکان تر کردووە لەبەرەوەی یعنی جێ وایە دەست ناکەوێت بتوان مەسەن خوێندنەکەیان تەواو بکەن بەڕاستی. گەنجێکی هەڵەبجێ و بە دوو قاچی پلاستیکەوە بووەتە فریادڕەسی منداڵەکان لە ئەمریکاوە و لەسەر ئەرکی خێرخوازان دوو جۆر کورسی بۆ منداڵەکان دابین کردووە و دەیەوێت کەمێک لە بارگرانی دایک و باوکیان کەم بکاتەوە. ئەمە زۆر باشە. مناڵەکە فێری دانیشتنەکە، هەردووکیان مناڵەکە فێری دانیشتنەکە. کە مناڵەکە فێری دانیشتن بوو لەگەڵ ئەوەیە کە ڕاهێنانێکی سروشتی چر لەگەڵ یابێ، دوایەوە توانین کورسی کارەبایی بینێ. کورسی کارەبایی تایبەت هەیە، بەستنەوەی هەیە، پاڵپشتی هەیە، کوشتنی تایبەت بە دانیشتنی هەیە. نەبوونی سەنتەری پێویست بە منداڵانی توشبووی شەلل دەماغ گرفتێکی سەرەکیە لە هەموو پارێزگاکانی هەرێم. دایک و باوکیان دەڵێن تەنها سەنتەرە تایبەتەکان هەن بۆ ئەو منداڵانە و دەبێت پارەیەکی زۆر بدەن. ئەرە وەڵامی پارەبەی بەخوا هیچی تیانە سەنتەر و شتی تیانە سەیسایق. وڵا داواکاریەمان ئەوەیە ئیشەڵا سەنتەرێدانێن بۆ مناڵە نەخۆشانە و هاوکاریەکمان بکەن. و لە ڕێکخراوی بەرەو ژیانێکی نوێ 27,000 منداڵ لەسەر ئاستی عێراق و کوردستان تۆمار کراون کە کورسی و قاچی پلاستیک و خزمەتگوزاریان بۆ دابین دەکرێت. 27,000 مناڵ و توشبووی فلیجی مێشکۆ و مناڵانی کە دەست و قاچیان نەدەستداوە لە تەواوی عێراقە تۆمارە لە لامان. ئەم پرۆژانەی ئەمڕۆیش کە ئەو مناڵانە کە هاتوونەتە ئێرە لە تەواوی هەموو عێراقەوە هاتوونەتە ئێرە، لە بەغدادەوە بەسڕەوە هەتا بگرە کەرکووک و دهۆک و هەولێر هاتوونەتە ئێرە بەبێ جیاوازی ئەبنە خاوەنی کورسی خۆیان. بەپێی بەدواداچوونەکانی دەنگی ئەمریکا بڕیارە لە سەرەتای هەفتەی داهاتوو لە پارێزگای هەڵەبجە منداڵانی توشبووی شەلل دەماغ لە سەنتەرەکانی ئۆتیزم ببینرێن. داواکاری کەسوکاری منداڵەکان ئەوەیە هاوکاری بکرێن تا ژیانیان ئاسایی ببێتەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.